ڕووداوی وا هەبووە بەڕاستی سیلاح لێک ڕاکێشرایە يعني کەتۆتە و حاڵەتێک کە مردن هەبێ کوشتن هەبێ بەڕاستی بەڵام ئەلحەمدولیلا لە ساڵی 2025 دەتوانم بڵێم کەمترین تەنانەت دەمەقاڵیشە بووە کەم نەکشەڕ کەمترین دەمەقاڵی هەبوو ئەوە خۆی لە خۆیدا دەلالەتێکە بۆ پێشکەوتنی خەڵک ینی تۆ لە سەرەتای 2025 هەتا کۆتایی 2025 ڕەنگە ئێمە 360 حەفلەمان کردوێ يعني كواتا 360 قوم هاتێتە ناو حەفلەیمە ناو قاعەکەیمە ڕوودا و گەری زۆرە بەڵام سوپاس بۆ خودای گەورە سوپاس بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی هەولێر یعنی جاران ڕەنگە لە مانگێکدا سێ شەڕ بکرابە لە ناو حەفلەکان لە ناو قاعەکان بە تایبەتی ئەو شەڕانە زیاتر هۆکاری سەرچۆپی بوو يعني خەڵکانێک نازانم هەموو عەسابە هیچی تکە نییە ینی دەزانین چۆنە ئوستاذ ئەمنە کە ڕێزە جەنابت دەگرم دێ ناو حەفلەی من گوناحە تۆ بیر لە من نەکەیەوە کە من چەندم پارە سەرف کردووە ڕەنگە هەمومان پێمان خۆش بێ باشترینەکان و جوانترینەکان لە کوڕی خۆمان بکەین ینی ئەتۆ بڕوان پێ بکە ئیداری قاعی زۆر زەحمەتە ئوستاذ تۆرە لە یەک ڕۆژدا دوو حەفلە بگرێ بە غەڵەتی چەندە زەحمەتە دوو عەشیرەت دوو قەوم دوو بکوزا لەبەر دەرکە ڕاوەستی ئەمنێک غەڵەتم کردبی داعین دەبی تەسیحەکەی چەندە گەورە بیتن